سڵاوتان لێبێت بختەیڤارتان پێشکەش دەکەم. مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەبارەی موچەی مانگینۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند نردنی موچەی مانگینۆ زۆر دواکردو هیچ پاساوێک بۆ دواخستنی نییە و هەرێمی کوردستانیش هەموو پابەندیەکانی خۆی جێبەجێ کردووە. لەبارەی پێگەێنانی کابینەی نوێژ ڕایگەیاند لە دوای هەڵبژاردن دەرکەوت هێزی پارتی چییە و لەسەر بنەمای ئەنجامی هەڵبژاردننی عێراق بۆ پێگەێنانی حکوومەتی نوێ مامەڵە دەکەیت. بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی و بۆ مەلەرزانی هەرێمی کوردستان بڕێ بارانبارینی 24 کاتژمێری ڕابردووی بڵاو کردەوە و ڕایگەیاند زۆرترین بڕێ باران لە پارێزگای دهۆک باریوە کە بڕەکەی 49.7 میلیمە و لە پارێزگای هەڵەبجەش 39.3 میلیم باریوە. لە سلێمانیش 24.4 میلیم باریوە. ئاماژەی بۆش کردووە لە پارێزگای هەولێر تەنها 2 میلیم باران باریوە. هەردوو سکاڵاکەی سەر محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کورد لە سەرگەڕان بۆ مانگی 12 دواخرا. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کورد لە سەرگەڕان بەڤاری کەرکووکی ڕاگەیاند بڕیار بۆ ئەمڕۆ لەسەر هەردوو سکاڵاکەی کەڕاتشاک سەربازی عێراقی و فەرماندەی ئۆپراسیۆنەکانی عێراق دادگایی بکرێت، بەڵام دادگاییەکە بۆ 8 مانگی 12 دواخرا.